برێس ئەوات مستەفا ئەندامێ دەستەیە کارگیریە دەستگای خێرخوازیە بارزانانی بەرپرسێ پەیوەندیە ئەوروپا و ئەمریکا یەن دەستگیری لە ژنێڤ گەلمەیە کاکەوات دەماتە باش بە هەڵبەتە تە گەلێک پرسێکی گرنگ ئازڕاندیە دەماک و تەداخواست لە نەتوێن هەفگرتی کردە ئەو ئەزمونە هەرێما کوردستانی بکەتە ڕێبەرێک تایبەتی بۆ ڕۆژهەڵاتە نەبین و گیانێ ji bo ku eslê xwe da pirzgirêk çareser bin ku maka pirzgirêka dabînekirina mafê pêk hatan e ev bû telkîve hat gel û ber sivan çi bû زۆر سپاس بۆم دیدارە سپاس بۆ کوردستان 24 کە هەمیشە لەگەڵ دەنگ و ڕەنگی دەستگا خێرخوازی بارزانی و کەمەنەتەوەکان و مافەکانی گەلانی عێراقە سەرەتا بەناوی خۆم و بەناوی دەستگا خێرخوازی بارزانی و 52 ڕێکخراوی سەر کۆمەڵگەی مەدەنی کوردی و 75 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی نێودەوڵەتی ئیدانەی ئەو کارە تیرۆریستی ئەکەین کە کراوەتە سەر بەرژەوەندیەکانی خەڵکانی هەرێمی کوردستان ئەمە کارێکی تیرۆریستیەوە ئەم ڕۆژ داوامان کرد و بەیانیش داوا لە نەتەوە گرتووەکانەکەین کە ئیدانی ئەم کارە بکە ئەم کارە دووبارە نبێتەوە تاوانباران بە سزای خۆیان بگەێنن لەبەر ئێمە بەرژەوەندی تێکدانی بەرژەوەندی گشتەکانە لە هەرێمی کوردستان بگرێت کاریگەری لەسەر ناوچەکە و عێراق و شوێنەکانی تریشە بێ سەبارەت بە پرسیارەکە بەڵێ ئێمە لە ڕاستەکەی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە کراوە لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە 5 ساڵی ڕابردوو گۆڕانکارێکی زۆر لە شێوازی هەڵسوکەوت و بەڕێوەبردن و ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە کەمەنەتەوەکان بەداخەوە کە وشەی کەمەنەتەوەکان بەکاردێنی هەرچەندەکەم ئەمە پێمان وایە ئەمە لە هەرێمی کوردستانە لە ئەمری واقعابوونی هەموو کەسێکی یەکسانە لە مافەکانی بەڵام ئەمە کارێکە کە کارێکی زۆر ناوازەیە ڕنگدانەوەیکی زۆر باشی بەسەر پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان هەبووە ئەوەی کە ئێستا بینین هەموو کەسێک لە کوردستان ئازادە چێ وەکو کەسێک لە شناسنامەی خۆی بناسێنێ وەکو ناسنامەی خۆی هەر شتێک بێ هەموو خەڵکێک ئازادە لە پەیڕەوکردنی هەر ئاین و ئاینزایە کە بیێ جگە لەمەش ئەمە خۆمان بینیمانەکە نونەرایەتی هەموو لایەنە هەموو گەلان چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی نەتەوایەتیەوە نوێنەریان هەیە نوێنەری ڕاستەقینیان هەیە لە هەرە بەرزە باڵاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە نمونەیەکە کە لە ئەتوانم بڵێم لە عێراق و ناوچەکەی ئابوونی نییە وەکو خۆمانە بینین لە دەوروبەری ئێمە خەڵکانێک لەبەرەوەی کە سەر بە نەتەوەیەکی جیاوازن یان سەر بە ئاینێکی جیاوازن ڕۆژانە قەپل و حامەکرێن پێچاوانە لە هەرێمی کوردستان پێشوازیان لێ ئەکرێ و کەسێک وەکو هاوڵاتی تەماشا ئەکرێت دیارە ئەمەش یەکێکی ترە لەم دەستکەوتانەی کابینەی دوایی یان کابینێ بەردەوامی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە ئەمە پێشترش ڕووداوە بەڵام لەم کابینێ زیاتر پەرێ پێدراوە بووتە استراتیژیەتێک وەکو منەفەستێک بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرەتەوە تا ئێستا کاری لەسەر کردووە بۆ ئێمە داوامە لە نەتەوە گرتوەکان کرد کە ئەم نمونەیە لە بەرچاو بگرێت لە هەمان کاتژا بیکاتە بەڕێبەرێک زیاتر ئیشی لەسەر بکە و کاری لەسەر بکە بۆ لە شوێنەکانی تر ئەم نمونەیە ئەم شێوازە کارکردن هەڵبەتە نەتەوەی گرتوەکان باش ئاگادارێکە لە کوردستان جیاوازی هەرێمی کوردستان و ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست چوونە سەبارەت بە کەمینەکان ئانکو پێکهاتەکان لەبەرەوە خۆ تەزانی جەنابی سەرۆک بارزانی ئەم دەستەواژەیە گۆڕی کەمینەکان بوو پێکهاتەکان پێکهاتە ئەوە بەکاردێنی ئێستا سەرنجیاوان چی بوو نەتەوەی گرتوەکان بەڵێم لە ڕاستیە گۆڕانکارێکی زۆر لە ئەدا و ڕوئیایی ئەو کەسە شارەزانەیە کە بە بڵین کە مقڕری سیاسینیان با بڵین مقڕری مەیدانین لە نەتەوە گرتوەکان و پسپۆرە شارەزاکان لە هەسەر هەرێمی کوردستان جاران ئەگەر راپۆرتێکیان بێت و باە بە شێوازێک لە شێوازەکان با بڵێن ناڕاستی بابەتەکانی ڕوونکرد باوان وتبا ئێستا واقعەکان ئەبینن دەستخۆشی زیاترمان لە یەکەن هامانەدەن زیاتر کار بکەین بۆ پێکهاتەکان بۆ تەواوی ئەو خەڵکانێکە لە هەرێمی کوردستان و لە چوارچەوەی جۆغرافیای هەرێمی کوردستانە ئەژین لە ڕاستیەکەش ئەمەیان یان زۆر پێ باشە پێشیان وایە کەمە ئەکرێ ئەم نمونەیە گەورەتر و بەرداوامی زیاتری هەبێ و بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵم دڵیان خۆشە بەو سەرکەوتن و پێشکەوتن و پێشهاتانێکە لە هەرێمی کوردستان ڕووی ئەدا بە هەڵس و کەوت و یان با بڵێن بە ئستقراریەتی پێکهاتەکانیش لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لەم دواییانە ئەبینین کە کەسانی زۆر باڵا لە پێکهاتەکان پێکهاتوون نەک ئەوان بەڵکو بوونەتە بەشێک لە هاوڵاتی بەڵکو بوونەتە بڕیادەرێک لە سەرژیانی هاوڵاتیانی لە هەرێمی کوردستان کەمەش خۆی لە خۆیدا ڕنگدانەوەیکی زۆری هەیە ئەم ڕنگدانەوە لەسەر ئاستی ڕێکخراوەکانی ئاژانسەکانی نەتەوە گرتوەکان و وڵاتان و با بڵێن باڵۆزەکان و نوێنەرەکانیان لە نەتەوە گرتوەکان زۆر بەڕوونی بە ئاشکرا دیارە بەڵێ لە بەرچاوی نەتەوەی گرتوەکان و کۆمەلگای نێودەوڵەتی هەڵبەتە هەرێمی کوردستان و پێکهاتەکان زۆر بە شێوەیەکی دەڕەندانە لەلایەن دژمنەکانیانەوە سەرکوت دەکرێت بە ئێستاشەوە بێ با ڕووداوی دوێنێ شەویشە بێ حتا کەمە باسی پێکهاتە ئێزدیەکان بکەین کە جەنابیشتان نابزانام لە چارچای کۆربەندێکە باستان کردووە فەرموچیان بەسەرهێنرا تا ئێستا
هەڵویستی کۆمەلگای نێودەوڵەتی هەڵویستێکی جدی نەبووە بۆ پاراستنیان پێکهاتانە کە ئەگەر بوو دژمنەکان بکرێ خراپترمە بەسەردێن. بەڵێ ئەمە سپاس دەکەم کە بەڕاستی ئەمە خاڵەشی زۆر گرنگ بوو کە بە بەردەوام دەستگای خێرخوازی بارزانانی لەژێر ڕێنمایی جەنابی سەرۆک بارزانی و بەڕێز جەنابی کاک مسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی دامەزرێنانی بۆردی دەستگای خێرخوازی بارزانی کە بە ئێمە وتراوە کە لە هەموو کاتێک لە هەموو فرسەتێک لە هەموو بارێک کێسی خوشک و برای زیرەکانمان بیر نەکرێت ببیتە ئەولەوێتی کارەکەمان کە هەرواش بووە. ئەمە 10 ساڵ زیاتر تێپەڕێ بەسە ئەو کارەساتە چراجدیایە کۆمەڵکوژی کە بەسەر ئێزیدەکان هاتووە بگرێت نەک هیچ نەکراوە بەڵکو خەریکە کێسەکە و لە بیرەکرێ و نەکرێ ئێمە بەردەوام و ئەم ڕۆژارێکتر داوامان کردەوە کەم کێسێکی تایبەتە کۆمەڵکوژیە بە هیچ شێوەیەکە ئێمە چاڵپۆشی لێ ناکەین ناکرێت لەبیر بکرێت لە هەمان کات ئێمە داوامان کردووە بە شێوەیەکی یاسایی ئەبێ لیژنەیەکی دەرخستنی ڕاستیەکان جارێکتر بنیاد بندرێتەوە بۆی قەرەبووی ئەو خەڵکانە بکرێتەوە کە زیان لێکەوتون ئەو تاوانبارانە ئەبێ بە لە دادگایەکی ئاشکرا و عادیلانە ئەبێ تاوانەکانیان بەسەر ساغە بکرێتەوە سزا بدرێن. ئەمە بەڕاستی بۆ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی وەکو هەرێمی کوردستان وەکو سیاسەتی گشتی ئێمە زۆر گرنگە. بەڕاستی شەرز وەکو جەنابەت وت ئەمە نمونەیەکی زیندووە بۆ ئێمە بێ لە بەرچاو بگرین و بە بەردەوامیش ئەبێ ئێمە هەروەشمان کردووە هاوپەیمانیەتێکی زۆر بەهێزمان هەیە لەگەڵ هەموو پێکاتەکان لەگەڵ هەموو ئەولایانانی کە لە هەرێمی کوردستانە ئەژین و بەرژەوەندیان هەیە بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان و ئاسایشی کۆمەڵایەتی گشتی لە هەرێمی کوردستان و بگرێت لە عێراقش. ولی زۆر سپاس بەڕێز ساوات مستەفا ئەندامی دەستگای کارگەریە دەستگای خێرخوازی بارزانی بەرپرسێ پەیوەندیین ئەوروپا و ئەمریکایین دەستگەی لە ژنێف لە سوئیسرا. گەلێک سپاس. زۆر سپاس.